سڵاوم لەم سەکۆیەوە بۆ هاوڵاتیان و سڵاوم بۆ بەرهەم ساڵح لە نیویۆرکە شەهیدان و قوربانیەکانی لێرە لە گەورەترین بۆنەی دیپلۆماسی جیهان دووەمین سەرۆک کۆماری کورد نوێنەرایەتی عێراقێک دەکات کە لە لێواری شەڕێکی سەرتاسەری ئێران و ئەمریکادایە لە کاتێکدا لە ناوخۆدا قەیرانی بودجە و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا هەیە و نێوماڵی کوردیش لە گرژیدایە و ئاگای لە بەعەرەبکردنی کەرکووک نییە. لەمە فەیڤینەی لەگەڵ ڕوودا و سەرۆک کۆماری عێراق بۆ چوون و هەڵوێستی خۆیم پێ دەڵێت لەسەر ئەو بابەتە نێودەوڵەتی و ناوخۆییانە. بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕووداوم کاتتان باش، من مەجید نیزامەدینگلیم لە شاری نیویۆرکی ئەمریکاوە لەگەڵتانم بۆ دیدارێکی تایبەت لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق. دکتۆر زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس کاکە مەجید. ئەمەوێت لە وتارەکەتەوە دەست پێ بکەم لە پێش کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان چۆن بوو بەشێکی وتارەکەت بە کوردی بوو؟ چۆن و بڕارەدا؟ کوردم زمانی ڕسمی عێراقیش کوردیە. مەمڕۆ سەرۆک کۆمارم ئەرکی سەرشانمە بە ناوی هەموو خەڵکی عێراق و پێکاتەکانی عێراقەوە بە عەرەب و کورد و پێکاتەکانی ترەوە وە خەڵکی کوردستان دەنگیان هەیە لە ناو ئەم پرۆسە سیاسی عێراق و ئەم بڕیارە ئەنی عێراقا بە ئەرکی سەرشانی خۆم زانی و بە پێویستم زانی. لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کۆبوویتەوە، داواکاری سەرەکی ترامپ خۆتەزانی ترامپ ڕاستەوخۆ چێ بۆ ئەو شتێک کە ئەوێ و باسێکە چی بوو لێت؟ وەڵا باسی وەزعی عێراقمان کرد بە دوور و درێژی وەکو خۆی باسی دەکەم بەڕێزەوە باسی پێشکەوتنەکانی وەزعی عێراقی کرد، باسی پەیوەندەکانی نێوانی ئەمریکا و عێراقی کرد کە چۆن هەوڵ بدەین ئەم پەیوەندیانە بەهێز بکرێن، پەیوەندیانە بتەوتر بکرێ، ئەو پێشکەوتانەی لە عێراقەیە پەرەی پێ بدەین. هەڵبەتە باسی زۆری وەزعی ناوچەکەشمان کرد، هەندێک لە وردەکارەکانی کە هەیە دەربارەی وەزعی ناوچەکە، وەزعی داعش، دوای داعش، وەزعی سووریا، چۆن چارەسەری ئەو کێشانە بکەین. پەیامی ئێمەوە بوو سەرکەوتنی سەربازی دژی داعش کارێکی زۆر گەورە بۆ گرنگە، بەڵام ئێشتا پێویستمان بەکاری ترە بە تایبەتی بۆ زامنکردنیەوەی جارێکتر ئەم تێرۆریستانە ڕوونەکەنەوە نەک عێراق بگرە ناوچەکە. وەمە ئیشی زۆری دەوێت، ئیشی هەم ئەمنی دەوێت، بەڵام ئیشی سیاسی، ئیشی ئابووری و ڕوبەڕووبوونەوەی بیر و بۆ چوونە توندڕەوەکانی ناوچەکەی دەوێت، چارەسەری وەزعی سووریایی دەوێت و هەروەها پێکهێنانەوەی ناوچەکەەوە پەیوەندەکانی نێوان دەوڵەتانی ناوچەکە بۆ ئەوەی هەمومان سەرباری هەموو ناکۆچەکانی کە هەیە لەسەر هاوکاری لە دژی تێرۆر و توندڕەوی یەک بین. هەز ناکەی دکتۆر، ینی دوای ئەوەی کە مووسڵ لە دەست داعش ئازاد کرا، یعنی هەتا لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانیش کەمتر گرنگی بە بابەتی بەرەنگاری داعشە درێ. ئێستا عێراق باسی ئەوەکە کە هەڕەشەی داعش هەرماوە، بەڵام ئەو احتیمامە نێودەوڵەتیە لایەنی داراییەوە سەربازیەوە کەم بووەتەوە. ئێستا مەسلەی داعش مەسلەیەکی درێژخایەنە، نەکرد داعش مەسلەی ئیرهاب، مەسلەی توندڕەوی، مەسلەیەکی گرنگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، مەسلەیەکی گرنگە بۆ وڵاتی وەکو لای خۆمان. سەرکەوتنی سەربازی کە بە ئەنجامی خەباتی پێکهاتەکانی عێراق، خەڵکی کوردستان، خەڵکی ناوچەکانی تر، سوپای عێراق، پێشمەرگە، حەشتی شعبی، ئەم پێکهاتانە کە دەورێکی گەورەیان هەبوو بە پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و دۆستەکانمان بۆ ئەوەی کە داعش لە ڕووی سەربازیەوە تێک بشکێنێ، بەڵام هەمومان دەزانین ئێستاش داعش خەڵکی ماوە چ لە سووریا بێ چ لە هەندێک ناوچە سنوورەکانی دەوروبەری لای خۆمان بێ پێویستی بەکاری بەردەوامە. بەڵام توندڕەوی لە چۆوە دێ؟ توندڕەوی لە بێکاریەوە دێ، توندڕەوی لە وەزعی سیاسی شێواوە دێت، توندڕەوی لە ململانێ و ناکۆچیە نێودەوڵەتیەکانی ناوچەکەوە دێ. زۆرم لەمانەمان دیوە، ئەمانە ئیشێکی زۆری دەوێت گەر دەمانەوێت جارێکی تر داعشێکی تر نەوەیەکی تری داعش ڕوبەڕوومان نەبێتەوە، کاری زیاتری پێویستە و بەڕاستیش لە قسەکانمان لەگەڵ سەرۆک ترامپ و لەگەڵ لایەنەکانی تریشە
کێشە زۆرە ئەمڕۆ لە نێوان ئەمریکا و ئێران و سعودیە و ئەم هەموو بابەتانی کە بازەکرێ بەڵام کێشە سەرەکیەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووبوونەوەی توندڕەویە ڕوبەڕووبوونەوەی ئیرهابە و ناکرێ بە تایبەتی بە وڵاتی چۆکو عێراق کە دوای ئەو هەموو خوێن و دوای ئەو هەموو ماندووبوون و دوای ئەو هەموو تێکۆشانە بۆ تێکشکانی تێرۆر ڕێ بدەین جارێک سەر ڕوو بکاتە وڵاتەکەمان و دووچاری ناڕەحەتی و ناخۆشیمان بکە. لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکای حکوومەتی عێراق بڕیار لەوە دەدا لەسەر بنەمای پێویستیەکانی و بوونی ئەمریکا لە عێراقا لەسەر بنەمای داوای عێراقا لەسەر بنەمای پێویستی ئەمنیەکانی عێراقا و بە شێوەیەکی بەردەوام ئەم مەسەلەیە باس و خواسی لەسەرەکەی ئێستا پێویستە ئەوە حکوومەتی عێراق و هینی عێراق بڕیارەدا بە پێی گۆڕانکاری ئەمنیەکان و مەسەلە ئەمنیەکان. دەربارەی ئێران عێراق هەر جغرافیان کەوتوتە ئەو بینەوە هەر نەک لایەنی سیاسیەوە کەوتوتە ئەو بینەوە هەردوو سەرۆکەکەت بینی سەرۆک ڕوحانی و ترامپ هیچ کامیان فشاریان خستە سەر عێراق کە لایەنگیری بکات هەڵوێز دەربڕێ. ئێمە هەڵوێستی ئێمە ڕوونە نابینە بەشێک لە محورێک لە دژی محورێکی تر نامانە بین بە بەشێک لە ناکۆچی و شەڕێکی تر. عێراق 40 دانە ساڵە خەڵکی عێراق لە شەڕایە بۆ خەڵکی کوردستان بگرە درێژتریش زۆر درێژتر بە تایبەتی ڕژێمە دیکتاتۆری جیاجیاکان ماڵوێرانی زۆریان بەسەر خەڵکی کوردستان هێناوە بەڵام لە شەڕی عێراق و ئێرانەوە کە لە ساڵی 80 دەستی پێکردەوە 40 ساڵە ئەم وڵاتە هەل لە ناکۆچیەوە بۆ ناکۆچی لە حەسارەوە لە ئەنفالەوە لە بەکارهێنانی چەکی چیمیاویەوە لە ڕاگواستنەوە لە داپلۆسینەوە لە ئیرهابەوە ناوی بنێ 40 دانە ساڵ کەم نییە. ئەم وڵاتە پێویستی بە ئارامیە پێویستی بە وەنیە جارێک کە تێوە بگرێ لە شەڕ بۆیە بەڕوونی بە ئاشکایی لەو تارەکەی خۆشم لە نەتەوەیە گرتۆکان ئەم پەیامەمان داوە ئەم پەیامە پەیامی هەر ئێرە نییە پەیامێکە لە بەغدا داومانە پەیامێکە لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیا لەگەڵ سعودیا کە من لە سعودیە بووم لە مۆتەمەری لۆی بڵین کۆنگرەی لوتکەی وڵاتانی عەربی زۆر بەڕوونی لەبەر ئەوە نییە ئێمە لە بەخاتری ئەمیا لە بەخاتری ئەو لە بەخاتری وڵاتی خۆمان ئەم وڵاتە وێران بووە ئەم وڵاتە ئەم هەموو ساڵە لە شەڕەوە بۆ شەڕ کاتێکی ئارامی بەخۆیەوە ببینە کاتێکی لە جاتی ئەوەی پارە و داهاتی بۆ شەڕ و ماڵوێرانی بەکاربێ بۆ دروستکردنی مەکتەب و خزمەتگوزاری تەندروستی و بۆ خزمەتکردنی هاوڵاتیەکانی بەکاربێ. ئەگەر واژ نەکرێ بەدڵنیاییەوە توندڕەوەکان ئیرهابیەکان دێنەوە و ئەوانن دەبنە سودمەند لە وەزع ناکۆچیە. دراوسێکانمان هەر هەمووی کە قسە لەگەڵ ئێمە دەکەن تاکید لەوە دەکەنەوە ئارامی عێراقیان لامە بەستە نایانوێم ئارامیە تێک بچێ ئێمەش بە بەرامبەر تاکی دەکەینەوە خاکی عێراق نابێت سەر چاوی مەترسی بۆ هیچ جێک لە دراوسێکانمان. دوێنێ سەرۆکوەزیران دکتۆر عادل لە سعودیە بوو هەر بۆ هەمان پەیام من دوێنێ لەگەڵ سەرۆک ڕوحانی لەگەڵ ئەردۆغان لەگەڵ لایەنەکانی تر دانیشتین پەیامەکەمان ئەوەیە دوای ئەم هەموو ساڵە لە ناکۆچی شەڕ و ئاشوب لە عێراقا ئیتر بەسە. هەر لەسەر و سەردانە دوێنێ لەگەڵ وەزیری دەرەوەی سعودی قسەم کرد وتی حەشدی شعبی کێشەیە بۆ ئێمە و پێویستە چارەسەر بکرێت هەر بەو لەفزە و حەشدی شعبی وەکو کێشەیەکی جیهانی باس کرد. ئێوە چیەکەن دەربارەی حەشدی شعبی کە سعودیە بە هەڕەشەیە بینێ؟ حەشدی شعبی هێزێکە بە قانون هەیە لە پەرلەمانی عێراقا قانونی تەسبیت کراوە حەشتی شعبی دەورێکی گرنگی هەبوو لە شەڕی زەدی داعش. ئێستا بە پێی قانون ئەو هێزە دەبێت لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق و دەسەڵاتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بێکە سەرۆکوەزیرانە هێزێک لە دەرەوەی ئەوە کارکە لە دەرەوەی ئەو قانون کارکە هێزێکی دژ بە یاسایە و حکوومەتی عێراق دەوڵەتی عێراق واجبێتی ڕوبەڕووبێتەوە. لەبەرەوە ئێمە لەو چارچەوەیە مامەڵی لەگەڵ دەکەین و لەو چارچەوەیە هەڵوێستی حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراق دیاری دەکرێت. بەڵام جەنابی سەرۆک کۆمار ینی واقعەکە ڕاستێکە ئەوەیە کە ئەو هێزانە زۆر ڕێکخراو نین و من ڕێکخراون یا ڕێکخراو نین ینی زۆر بەو شێوەیە کە تا ڕادێکە قسەی ڕاستە ئەوەی ئێستا گەورەترین باسی ئەم لوتکەیە ئەو هێرشەی ئارامکۆیە ئەوەی کە بۆ سەر سعودیە کرا حکوومەتی عێراقیە لە عێراقەوە نەبووە بەڵام ڕاستیەکەی عێراق ئەوەیە کە حکوومەتی عێراقی یەک کۆنتڕۆڵی نییە دوولەوانەیە ئاگای لە هەموو بەشەکانی عێراق نەبێت کە بەکار چۆن ئاوا دڵنیان کە ئەو موشەکانە لە عێراقەوە نەبووە هیچ دەوڵەتێک هیچ لایەنێک ناڵێن لە عێراقەوە بووە باسی ئەوە ناکرێت کە لە عێراقەوە بوو بێ ئەو تۆمەتەش ئاراستەی عێراق نەکراوە 100% دڵنیان
واللهی خۆ ئەمە مەسائلی تەکنۆلۆژیا و سەرچاوی هینە ئەمریکا ئەوروپا حتا لایەنەکانی تری ناوچەکە بە هەمان شێوە تاکی دەکەنەوە. من مەبەسم لە چێ عێراق لە وڵاتێکە لە وەزعێکی ئینتقالیدایە هەوڵەدا خۆی کۆبکاتەوە، هەوڵەدا پێگەی دەوڵەت و بڕیاری دەوڵەت و قانون لە وڵاتەکە بچەسپێنێ. من پێم وانێ هیچ دەوڵەتێک لە منتیقەکە توانێت 100% زامنی ئەو بێ هەموو شتێک بەدڵی خۆیەتی و بەهینی خۆیەتی. عێراق بە تایبەتی لە دوای ئەم هەموو ساڵە لە شەڕ و بێنەوبەرە هاتۆتە کایەوە کاتیشی دەوێت بۆ ئەوێ، بەڵام بەدڵنیاییەوە بڕیاری سیاسی عێراق، بڕیاری ئەمنی عێراق، بڕیاری هەموو هێزە سیاسیەکان من بە شێوەیەکی بەردەوام لە کۆشکی سەلام سەرکردە سیاسیەکان هەمووی کۆ دەکەینەوە، دانیشین لەسەر ئەم مەسەلانە قسە دەکرێت و تەکید لەسەرەوە کرێتەوە کە عێراق نایەوێت بێ بەشێک لە ململانەیەوە. ئەمە قسەی لایەنێک و دوان نییە، قسەی لایەنە هەرە سەرێکیەکانی هاوچێشەی سیاسی عێراقە و من ناڵێم هەموو کەسێک ملتەزیمە بەو بڕیارانەوە بە بڕیاری حکوومەتی عێراق و بە دڵنیاییەوە خەڵکی پێچەوانەیەوە کار دەکات، بەڵام ئەرچی سەرشانی حکوومەت و دەوڵەتی عێراقیشە ڕوبەڕی بێتەوە، ئەرچی سەرشانی هێزە سیاسی ئەساسیەکانیشە لێ نەگەڕین جارێکتر ئەم وڵاتە تێوە بگلێتەوە. تێوەگلانەکە دیسانەوە داهات و دەرامەتی ئەم وڵاتە بۆ شەڕ و ئاشوبە، دیسانەوە خەڵکی ئەم وڵاتە دەبنەوە قوربانی شەڕ، کوردوتەنی کوڕی فەقیرە دەبێتەوە بە قوربانی ئەم ماڵوێرانیانەی کە چەندەها ساڵ ئەم خەڵکانە پێ ناڵێن. جایمە دێن تۆزتر دێنە سەر بابەتی ناوخۆی عێراق، بەڵام لەمەیە لەسەر ئەمە ئێران بمێنمەوە هیچ کەناڵێکی پەیوەندی عێراق بە حکومیەوەی کە پەیوەندی لەگەڵ تاران بەقوتە لەگەڵ واشنگتنیش زۆر بەهێزە، کەناڵی پەیوەندی تان کردووەتەوە لە نێوانیانە، ئەگەر نەتان کردووە بە تەمان بیکەنەوە لەگەر واژ بە تۆ بڵێ ڕێگاچۆنە بشتووە. من بەدڵنیاییەوە لە پەیوەندین ئێمە لەگەڵ هەموو لایەنەکانی ئەم هاوچێشەیە، چ لە ئەمریکا، چ لە ئێران، چ لە سعودیە، چ لە خەلیج. مەسەلەیەکی گرنگە ئەوەی پەیوەستی بە خۆمانەوەیە، بەڵام ئەم دەوڵەتانە خۆشیان کەناڵی پەیوەندیان هەیە، ڕاستە خۆیان ناڕاستە خۆ من نامێ بچمە وردەکارێکەوە، بەڵام بەدڵنیاییەوە بۆ چوونی ئێمە ئەوەیە دواشت کە ئەم منتیقەیە پێویستی بێ شەڕێکی ترە. ئێشتا شەڕی زدی دژی ئێرهاب تەواو نەبووە، شەڕی دژی داعش بە تەواوی کۆتایی نەهاتووە، ئەم سەرکەوتنە بە تەواوی جێگیر نەبووە. شەڕی تر ناچێتە تاریکی عاقڵانە نییە. ئەم شەڕە لێرە ینی حقیقەتێکەیە، ئەم شەڕە نەخوازەڵا ئەگەر ڕووبدا شەڕێکی کارەساتبارە بێ بۆ هەموو منتیقەکە، بۆ هەموو ناوچەکە. و لەبەرەوە ئێمە کە لەوین لە ناوەڕاستی جەرگەی ڕووداوەکانین بە بەرژەوەندی خۆشمان و ناوچەکەشی دەبینین هەوڵ دەین ئەم ناکۆچە بە ئاڕاستەی تەقینە و وێرانکاری نەڕۆ. عێراق ئێستا باسی ئەوە ئەکرێکە نەک هەر شیع باڵا دەستە بەڵکو وردە وردە بەرەو دەوڵەتێکی تائفی ئەڕوا، وەکو سەرۆک کۆماری عێراق پارێزەری دەستور بە گوێرەی دەستور نیگەرانی و ترست نییە لەم بۆ چوونان لەم تەوژمانی کە ئێستا لە عێراقی ئێوێ عێراقێکی تائفی و مۆرکە هێز هەیە، هێزی سیاسی هەیە تائیفێ بێگومان لە ناو عێراقا، چ لە شیعە بێ چ لە سونە بێ، هێز هەیە ناسیۆنالیستە لە ناو کووردا بە ئاڕاستەیەکی ژەکالەوانەیە جیاواز بێ لەوەی لە دەستورە هەیە، خۆمە وڵاتێکە هەمەلایەنە بۆ چوونی جیاوازی تیا هەیە. بەڵام پێم وایە ئەو جۆرە تێزە کە بتوێت بەم جۆرە وەزعی عێراق و ناوخۆی عێراق دیاری بکەی، تێزێکی وەکو چۆنەڵێ مبەسەت کراوە بۆ چوونی جیاواز هەیە لە عێراقا، بەڵام هەر نەبێ هێزە سەرەکیەکان باسی هێزە سەرەکیەکانی عێراق دەکەم، تاکید لەسەر پابەند بوون بە دەستورەوە دەکەن و هەرچی سەرشانی منیشە وەکو سەرۆک کۆمار لەگەڵ حکوومەتە کە کاری ئەو بکەین ئەو دەستورە جێبەجێ بکرێ. هەڵبەتە جێبەجێکردنی دەستوریش کارێکی ئاسانیە بە شەو ڕۆژەکەم عێراقا پڕ کێشە و گیر و گرفت و بێنەوبەرەی زۆری تایە، بەڵام لەبیرن نەچێت چەندین ساڵە خەڵگەڵێ شەڕی ناوخۆ هەڵدەگیرسێ، ئەوە وا دەکرێت لەسەر بینی شیعە و سونە ئەمە دەبێت، بینی کورد و عەرەب ئەمە دەبێت، لە کەرکووک وا دەکەین، لە مووسڵ وا دەبێت، لە دیالە وا دەبێت. ناڵێم کێشە نیە، کێشە هاچە و زۆریشە نەکەمە، بەڵام دیسانەوە هێزە سەرچەکانی عێراق توانیمانە بەیەکەوە هاوکار بین، هەماهەنگ بین لە وەرچەرخانە گەورەکانە هەوڵدەین ئاڕاستەی ڕووداوەکان بە ئاڕاستەیەکی باش بەرین، دوورکەوینەوە لە ناکۆچی و تەقینەوەی ناکۆچەکانی ناوخۆی عێراق. ستچێن ناوبڕێکی کورت و باشان زیاتر باسی بابەتی ناوخۆیەکانی عێراق و هەرێمی کوردستانەکەین
بینەران و بیسەرانی خۆشەویست دەچینە ناوڕێکی کورت و پاشان دەگەڕێنەوە وڵاتان. بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕوودا و ئەم کاتتان باش گەڕاینەوە بۆ تەواوکردنی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح. دکتۆر لە بابەتی ناوخۆیی ینی ئەوەی کە گرنگ بێت بۆ زۆربەی بینەران و بیسەرانی ڕوودا و بابەتی پەیوەندەکانی هەولێر و بەختەیە. ئەم گفتوگۆیانە کە هەردوو لە ئەڵێن بەباشی بەڕێوە ئەچێ بەڵام دەرئەنجامەکانی تاکو ئێستا ینی هیوا بەخش نییە ئەوەی وا ڕاگەیەنرابێ هەر ئەڵێن گفتوگۆکان بەردەوام ئەگەینە دەرئەنجامێک. چۆن ئەو گفتوگۆیانە ئێستا گەشتونەتە چ قۆناغێک؟ لە ماوە نزیکە مەسلەی بوجە دێتەوە ئارا. من خۆم لە هەرێم بووم بە دوور و درێژی باسی ئەوەمان کرد. چەند جارێک گفتی حکوومەتی عێراق هاتۆتە هەولێر، هەندێک جار بە ئاشکرا، هەندێک جار بە بێ میدیا چاوەڕانی وەدی هەرێمی کوردستانیش بێتە بەغدا. دوو بۆچوون هەیە. بۆچوونێکەوەیە کە ئەم ساڵیش ڕێککەوتنێک لەسەر بوجەی ساڵی 2020 بکرێ، یا هەوڵێکیش جدیش لە ئارادا هەیە کە چارەسەرێکی بنەڕەتی سەرتاسەری بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە. ناکرێ هەموو ساڵێک ئێمە بینەوە ئەم بێنەوبەرەیە و بوجەچی لێ دێ و ڕێژەکەی چەنە و ژمارەکەی چەنە و ئەم بڕگەیە ئەو بڕگەیە نیە. ئەمە بۆ نەبوو حکوومەتی هەرێم کارێکی باشە، نەبوو بەغداش، چکە مەسەلەیە هەم مافێکی دەستوریە چ بۆ خەڵکی کوردستان چ بۆ پێکاتەکانی تری عێراقیش. ئەوەی کە گرنگە بەلای منەوە کەش و هەوایەکی باش هەیە لە نێوان هەولێر و بەغدا و ئەو کەش و هەوایە دەبێت سوودی لێ وەربگرین. و من لە کوردستان جار بەجار بە تایبەتی لە میدیای خۆمان زۆر باز لەوەکرێ نەیارەکانمان و ناحەزەکانمان و ئەم شتانە کەوا ئەمانە کەس هەمووی کۆبەتۆ لە دژی ئێمە. بێگومان خەڵک هەیە نەیارە، بێگومان خەڵک هەیە پێچەوانەی داخوازی ڕەواکانی هەرێمی کوردستانە، بەڵام لە هەمان کاتیشا خەڵکی کوردستان دۆست و پشتیوانی زۆریشی هەیە لە بەغدا لە سەرکردە سیاسیەکان لایەنە سیاسیەکان. خودی عادل عەبدولمەهدی دۆستێکی دێرینی خەڵکی کوردستانە. نێارەکانی عادل هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێما بە خاڵی ینی نێگەتیڤی لەسەر حساب دەکەن. مەبەستەکەم لەمە چیە؟ جەوێکی باش هەیە، ئەم جەوە باشە دەبێت ئیستیسمار بکەین، بێ سوودی لێوەربگرین بۆ ئەوەی بەڕاستی بەردی بناغی چارەسەریکی هەمیشەیی بۆ مەسلەی داهات و بوجە تەرخان بکەین. ئەوەی کە بەلای هەمومانەوە گرنگە موچە و گوزەرانی خەڵک نابێت بێتەمایی ململانەی سیاسی، نابێت بێتەمایی یاری پێکردن بە چارە نووسی گوزەرانی خەڵکەمە مەسلەیەکی گرنگە. لە هەمان کاتیشا تەنها موچەژ نییە، بژانەوەی ژێرخانی ئابوووریە. لەم بینە لەگەڵ دکتۆر عادلا بەیەکەوە پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمانی عێراق دەکەین، سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ پێکهێنانی ئەنجومەنێکی ئاوادانی مەجلیسی ئامار کە داهاتی دەوڵەتی عێراقی تێدەچێت و هەروەها وەبەرهێنانی دەریشەوەی بۆ دێ بۆ پرۆژەی ژێرخانی ئابووری کە بۆ سەرتاسەری عێراق بەکاربێن. بۆ کوردستانیش گرنگە، بۆ بەسڕەش مهمە، بۆ ناوچەکانی تریش مهمە. من هیوادارم هەموو لایەکمان هەوڵ بدەین لە چوارچێوەی دەستورە کارێ بکەین کە ئەو شایستە دارایانە بسەلمێنێ، بچەسپێندێ. قسەی من لەگەڵ برادرانی خۆشمان لە هەرێم دەبێت تێزێکمان هەبێ. ئەو تێزە ئەمە حەقی کوردستانیە لەسەر حسابی خەڵکی تر. ئەمەی کە بۆ ئێمە دەمانەوێت جێبەجێ بکەین دەبێت باش بێ بۆ هەموو پێکاتەکانی عێراق بە ڕەچاوکردنی پێویستەکان، بە ڕەچاوکردنی ڕابردویان، بە ڕەچاوکردنی ئەو وێرانکاریانی کە تووشی ئەم ناوچە جیاجیانە هاتووە. من دەمەوێت ئەوە بڵێم ئاستەنگمان لە پێشە، بەڵام ئیرادەی سیاسی بۆ چارەسەرێکی گونجاو لە ئارادایە. من هیوادارم بە ئەنجامگا. وەکو سەرۆک کۆمار چی ئەەکەی بۆ ئەوەی بودجەی هەرێمی کوردستان وەکو ئامرازێکی سیاسی بەکار نێ جارێکی تر قوتی ئەو خەڵکە؟ بەڵێ نەخێر، ئەوە زۆر وایە. قوتی خەڵک نابێت بێتەمایی یاری پێکردن و ململانی سیاسی. و ئەوەی لە لای خۆمەوە وەکو سەرۆکی کۆمار بەرشی سەرشانی خۆمان هەڵەستین واجبمانە و هیوادارم هەموو لایەنێکی پەیوەندیدار بە مەسئولیەتەوە مامەڵە بەمە بکە. ئەم دۆخە باشە، ینی وەکو باست کرد
بەردی بناغی باشی ئەم پەیوەندیەکێک لە فاکتەر ئەساسیەکانی دکتۆر عادل عەبدولمەهدی خۆیەتی بەڵام ئەو لە بەغدا بێهێزە ڕکابەرەکانی زۆر بەهێزترن یعنی داهاتوی سیاسیشی دیار نییە. اینجا کاکەمەجی جان ماڵی تۆشم ئاوا کرد کە ئاوا دەبێت دۆستەکەی خۆت بە بێهێز و لاواز و پێپشت و پەناش سیرکەی سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراق خاوەن هەڵوێستێکی ڕوون و ئاشکرایە پێویستی بە پشتیوانیشە دەبێ من و تۆش پشتیوانی بین من هەڵبەتەوە سەرۆک کۆمار ئەرچی سەرشانی من گەورەترە بەڵام بەم عەقڵیەتە کار ئاوا سەیریکەین هەموو دنیا کۆبۆتەوە و لە زڵدی ئێمە من پێم وایە بۆ دەرەجێش نییە خەڵک هەیە دۆستمانەشت هەیە حەقە پشتیوانمان دەبن جاری وایە گەر شتێکی ناحەقیش داوا بکەین دۆستەکانیشمان لە پێش هەمووشانەوە عادل عەبدولمەهدی ئەڵێ مە ناحەقە عەکسەکەشی ڕاستە ئەگەر شتی غەڵەت بیانە بەسەر هەرێمی کوردستانە بسەپێنن واجبی سەرشانی منە لە پێش خەڵکی ترا کە بڵێن نەخێر بەڵام چوارچێوەکەمان دەستورە چوارچێوەکەمان عەدالەتە چوارچێوەکەشمان موچە و گوزەرانی خەڵک نەبێت تەمای یاری پێکردن لەلایەن هیچ لایەنێکەوە ڕاست ئەو ڕەشبێنیەی وا من هەمەوە بزەم زۆربەی خەڵک لە کوردستانێتی بەکەی هۆکاری سەرەکی ئەو ڕووداوانەی پێش 2 ساڵ بوو 16 ئۆکتۆبەر بووە هاتنەوەی ئەو هێزانەی ینی لە دەستچوونی کەرکووک بوو تا ڕادەیەکی زۆر دۆخی کەرکووک بە ئاسایی ئەبینی ئەو برین نەخێر ئاسایی ئەبێ ئاسایی بکرێتەوە هەوڵێکی زۆریش هەیە بۆی دۆخی کەرکووک و ناوچەکانی ئاسایی نییە هەوڵ دەین چارەسەری بکەین ئەو وەزعیکە هەیە وەزعیکی ناجۆرە خەڵک ناڕەحەتە بێگومان وایە و ئێستا هەوڵێکی زۆر هەیە لە نێوان پێکاتەکانی کەرکووکا بە کورد و تورکمان و عەرەبەوە کە بەیەکەوە دانیشن من خۆم لە سەرۆکایەتی کۆمار تا ڕادێکی زۆر بەشدارم لەو هەوڵا ئاڕاستەی بکەین بۆی بگەین بە ئەنجامێک نەتەوە یەکگرتوەکان بە هەمان شێوە نزیکن لە ڕێکەوتن جارێ هەندێک کێشەی ترماوە بەڵام دەبێ بە نەتیجە کەرکووک پێکاتە سەرێکیەکانی کەرکووک خەڵکە ڕەسەنەکەی کەرکووک نەک مزایەدەکردن بە کەرکووک و نەک فەڕستکردنی ئەمری واقع بەسەر کەرکووکە پێکاتە سەرێکیەکانی کەرکووک دانیشن بەیەکەوە حەلێک بدۆزنەوە کەرکووک ئاسایی بکرێتەوە وەزعێک دروست بکرێت لە کەرکووکە کە خەڵکی کەرکووک سوودمەند بن لە خێر و بێری کەرکووک و کەرکووک ئەمەزعا کە کەس لە هیچ لایەنێکە ئەمەزعی ئێستای پێ ڕازی نییە دەیەوێت چارەسەری بکە من دەمەوێت لەم مەسەلەیە قسەیەک بە تۆ بڵێم ئەتوانین برینەکانی پێش و زۆر هەڵدەینەوە قەتماغەکانیان قورسە چۆن ئەمۆز ئەوای لێ هات بۆ گەیشتین بەم ڕۆژە هەڵدەگرێت قسەی زۆری لەسەر بکرێ بەڵام ئەمڕۆ با چاومان لە ئاین دەبێ هەمومان لە ئەزمموی ڕابردوو سوود وەربگرین خەڵکی کوردستان خەڵکی بەسرە خەڵکی سەماوە خەڵکی مووسڵ پێویستی بە ئارامیە پێویستی بە ئیستقرارە پێویستی بەوەیە پابند بین بەم دەستورەوەی هەوڵبین شایستە دەستوریەکانی خەڵکی کوردستانی و پێکاتەکانی تری عێراقیش پارێزراوێت منیش هاوڕام لە دەربارەی تەماشاکردنی داهات و ئەم پرۆسەی ئەوەی باسێکی ئەوەی نەتەوە یەکگرتوەکان کە کۆیانی کردوێتەوە وتت لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە ڕێکەوتنەکە لەسەر چییە لەسەر دۆخین ئیداری ناو کەرکووکە یانیش لەسەر کۆمەڵێک بابەتی لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگە لەسەر مەسلەی هاوبەشی و هاوکاری نێوان پێکاتەکانە بۆ بەڕێوەبردنی کەرکووک بۆ مەنزومەی ئەمنی کەرکووک بۆ بەڕێوەبردنەوەی پێشمەرگە بە کۆمەڵێک بابەتەوە با ئێستا لە ڕوودا و باسی نەکەین ئەوە هەڵی دەگرین بۆ ئەو ڕۆژەی خوایار بێگەر و ڕێکەوتنە بکەوێتە بواری کۆتایی هاتن مژدەی خۆش بە کۆمەڵانی خەڵک بدەین کە هەوڵ بدەین کەرکووک لە وەزعی ململانیەوە ئاڕاستە بکەین بە وەزعی هاوکاری پێکاتەکانی خەڵکی کەرکووک بە کورد و تورکمان و عەرەب و ئاشوری و لایەنەکانی ترۆ پێکەوە خزمەتی شارەکەیان بکەن و لە خێر و بێری شارەکەیان سوودمەند بن. ئەم پرۆسەی تعریبەکە لە کەرکووک بەردەوامە ینی ئەوەی باسەکرێت کە خەڵکێکی زۆر ئەگەڕێن ینی دێنە کەرکووک لە بەشەکانی تری عێراقەوە ئەم پرۆسەیە پێچوانەی دەستورە بۆچی دکتۆر بەرهەم ساڵح وەکو سەرۆک کۆمار ئەو دەسەڵاتە یاسایی کە هەتا لەگەڵ پەرلەمانە بەکار نایەنی یەک بۆ وەستاندنی ئەوە دوو بۆ فشار خستن بۆ جێبەجێکردنی مادەی سەڵجان اینجا ئەگەر خۆتوانم لە ڕووداوە زۆر قسە هەیە بیکەین بەڵام ئێستا وەختی نیە ئێمە هەوڵە دەین کێشەکان چارەسەرکەین بەدڵنیاییەوە پێ دەڵم دکتۆر بەرهەم وەکو سەرۆک کۆمار چ لە ڕێگەی ئامڕازە دەستوریەکانەوە چ لە ڕێگەی مەحکەمەوە چ لە ڕێگەی دەستگاکانی حکوومەتەوە بەجیا لەسەر کۆمەڵێک لەو مەسەلانە هەڵوێستی
ڕوون و ئاشکراشی هەبووە کۆمەڵێک ئیجراعاتی زۆریش کراوە کۆمەڵی ڕێگری گەورەش کراوە لە کۆمەڵێک تەجاوزات نەکرد بەرامبەر بە کورد حەزەکەم پێ بڵم بەرامبەر بە پێکهاتەی تریش لە ناوچەی تریشکە کراوە و ئەرچی دەستوری سەرۆک کۆمارە ڕوبڕووی ئەوانە بێتەوە بەڵام ئاڵۆزی وەزعی کەرکووک ئەو وەزع ناجۆرەی لە کەرکووک و ناوچەکانی تریش هاتووەکەوە پێویستی بە چارەسەری بنەڕەتی هەیە من هیوادارم بەڕێکەوتنی پێکهاتە ڕەسەنەکانی ئەوێ خەڵکە ئاسڵەکەی ئەوێ خەڵکە ڕەسەنەکەی کەرکووک و ناوچەکانی تر بتوانین ئەم کێشەیە لە ڕاکێش و بێنەوبەرەی بەعزێ ئەجەندای سیاسی ڕزگارکەین خزمەتی خەڵکی و ناوچانە بکەین چیتر تۆ خۆشە کەرکوچیت کەرکووک نەبێتە زادەی ڕاکێش ئەم کەرکووکە نازدارە هەمومان وەکو بلبیلەی چاومان خزمەتی بکەین دڵنیا بە لەوەی کە من وەکو سەرۆک کۆمار چ بۆ ئەوێ چ بۆ ناوچەکانی تر و بۆ هەموو پێکهاتەکانی بە ئەرچی سەرشانی خۆمان بە واجبەوە هەڵساوین و خەڵیش دەستینیشەوە دێمە سەر هەرێمی کوردستان ئێستا جۆرێک گرژیەکەیە ئەتوانم بڵێم ینی من لە نێوان یەکێتی و پارتی ئێستا ئەم ماوەیە پێشتر ئێمە ینی هەموومان بیرمان دێ کاتێ مامجلال سەرۆک کۆماری عراق بوو بەڵام هات نێوماڵی کوردیش هەڵێدا ئەم کێشە ئەم گرژیانە کەم بکاتەوە لەو بارەیەوە چیت کردووە تاکو ئێستا پەیوەندیت پیانەوە کردووەکانی ئەم من لەوێ بووم بەداخەوە ینی خۆ لەم بەینا لە هەولێر بووم چوشمەوە بۆ سلێمانی بە دڵنیاییەوە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان یەکێتی و پارتی و لایەنەکانی تریش گرنگە هاوکار بین هەماهەنگ بین و بەڕاستی بۆ چوونی سیاسی جیاواز شتێکی ئاساییە بەڵام نابێ ئەمە بێتە ڕێگر لە ئارامی و لە ئاسایشی هەرێمی کوردستان هەوڵ دەین هەمومان پێکەوە ئەو ئەزمونەی هەیە لە هەرێمی کوردستان پارێزراو بێت چاکسازیە پێویستەکان بۆ خزمەتی خەڵک نەک دابەشکردن و دابشکاری کۆتایی پێبێ لە دوای ڕێکەوتنامەی واشنگتن ساڵی 1970 بوو نزیکەی 21 ساڵ لەمەوبەر تا ئێستاش کۆمەڵک بەداخەوە ئاساوارە ناخۆشەکانی شەڕی ناوخۆ و دوو ناوچەی و ئەمانە هەرماوە هیوادارم بە کیمەتی هەموو لایەک هێزە سیاسی ئەساسیەکانی کوردستان لە چوارچێوەی یەکڕێزی خەڵکی خۆمانە و بە چوارچێوەی بەرژەوەندی خەڵکا بتوانین ئەو کێشانە جۆرە ساردیەک لە پەیوەندی جەناب و جەنابی سەرۆک بارزانی هەبوو بیدایەت ئێستا پەیوەندیەکان چووی سەردانیت کرد گەڕاوەتەوە چوارچێوەی سروشتی خۆی پەیوەندی لەگەڵ کاک مەسعودا چۆن ئێستا وەکو تۆتێ وابزانام تەبیعیە هەر من ئەو گرژیانە ینی لە ماوەی ئەتوانم بڵم ساڵ و نیوی پێشوو دکتۆر بەرهام هەستمانە کرد بۆ ینی ئەزانم سەرۆک کۆماری عراقی بەڵام دوور بووی لە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ئەو ڕۆڵەت من دوور نەبووم ئەزانی چیە لە ڕوودا و هیواداری نەشی بڕێم قسەیە لە هەندێک میدیای کوردی پێشۆی قسە بکەین لەسەر میدیان لێ قسەما کرد حەزەکەم میدیای کوردی سیاسەتی کوردی و سیاسیە کوردەکان بە بەرهەمیشەوە هەرچی سەرشانمانە عاملی خێر بین ئەو میلەتە ئێمە میلەتێکی ماندووە دەردەسەری و ناخۆشی و زەحمەتی زۆری چەشتووە ئەو میلەتە پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە دوواداچوونە پێویستی بە چاکسازیە پێویستی بە خزمەت گوزاریە پێویستی بە دەنگەوە هاتنە میدیای کوردیش بە ڕووداویشەوە تۆزێ هەوڵ بە ئارامی ئاڕاستەی ئارامی ئەو وەزعانە بگرێتە بەر تۆ هین مەبەل تۆ لێرەی لە هەوا هەر هەواڵش دروستەکەی جار بەجار تۆ من دووریش بوو بم لە ئیعلامە بەشێشی لەوانەیە کۆمەڵێک کۆکار بێت کە جەنابەت خۆ دەیزانی بەڵام بە ئەرچی سەرشانی خۆم بەرامبەر میلەتی خۆم و بەرامبەر بە التیزامی دەستوری خۆم هەمیشە هەوڵم داوە بەرامبەر بە میلەتەکەی خۆم بکەم هەر دەربارەی میدیا ینی من لەو بۆ چوونەیانی من باوەڕەکەم میدیا بە شێوەیەکی گشتی هەواڵە گوازێتەوە زیاتر بەڵام لە عێراق تاکو ئێستا ئەوە نقطەیە بوو کە سەهێنات تاکو ئێستا ڕۆژنامەنووسان لە عێراق ئەکوژرێن ڕاستە ژمارێکی زۆریان لە بەرەی شەڕ تاکو ئێستا ئازادی ڕۆژنامەنووسی ڕاستە لە یاسا بەردەستە بەڵام بەواقع لە بەغدا لە هەولێر لە هەموو جێگەیەک سنووردارە بە شێوەیەکی زۆر ینی تۆ وەڵامی خۆتدایەوە بەداخەوە دەڵێم پێویستمان بەوەیە زەمینەی ڕادەربڕین بەڕاستی ڕۆژنامەگەری ئازاد دوور لە
فشاری سیاسی فراهم بکرێت وەڵامەکەی من ئەمە خۆی بە سیستەمێکی جیاوازدانا لە وڵاتانی دیکە کە دیموکراسیە و پەرلەمانیە ناخۆ ڕاستەوە هینەکە لەوە قسەیەک تۆ دەڵێ هەراخوا خۆی دانێ بەڵام واقعیش هەیە بەڵێ لە عێراقیشە سنوورداری ڕۆژنامەگەری ئازاد هەیە تەجاوز لەسەر ڕۆژنامە نووس هەیە لە کوردستانیش جەنابەت وەکوی قراری پێ دەکەی هەیە و ئاڕاستەکردنی میدیاش لە بەرکاری سیاسی ئەمە یەکەم جارە لە ساڵێکە شتێکی وایە ساڵێکە ساڵ و نوێکەم لەگەڵ ڕووداوە مقابلاکەم با بە ناخۆشی هینی نەکەین هەمومان بە پیاچوونەوەیەک هەبێ بۆ ئەدای میدیا بۆ ئەدای سیاسی تۆ ڕۆژنامە نووسێکی هەڵکەوتوی جێگەی ڕێزە من کە دەدبینم لە نیویۆرکەوە کاری جوان دەکەی هەواڵی نیویۆرک و نەتەوەی گرتوەکان دەگوازیتەوە بۆ بینەری کورد هیوادارم ڕۆژنامەگەری کوردی بەرەو ئاڕاستەی ئازادی دوور لە ئاڕاستە پێکردنی سیاسی کار بکە هەواڵەکان وەکو خۆی بگەێنە من دەستخۆشی لە تۆ دەکەم هیوای سەرکەوتن بۆ خوازم منیش هیوای ئاسادی زیاتر ڕۆژنامەوانی زۆر زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس زۆر سپاس دەکەم سپاس کاکە سەر چاوە